وەرم با بێکەوە سێتێکی گەوری جوانی کتوانە ئامادە بکەین. سەرەتا جانتایەکی قەبارە مامناوەند، ستاندێکی پەمەی جوانی سەر مێز بۆ بابەتە قرتاسیەکانتان، پارکێکی جوانی سەر مێز، گۆشەیەکی جوان و نازدار. بڵێ هیچ کچێک کە بێپێویستی بەمە نەبێ بە سەر مێزەکەی. اینجا جزدانێکی زۆر جوانی کلاسیکی سێریکەن، پرنتەرێکی کامێرای زۆر تایبەت، ئەوەش پرنتەرەکە، چەند دەفتەرێکی جوانی قەرتێلە، ئەمە جۆرێکیان، ئەمە جۆرێکی تریان، ئەمە جۆرێکیان و ئەماش جۆرێکی تر. اینجا مەحفەزەیەکی جوانی تری پەمەی بۆ بابەتی قرتاسیە کە لەم بەشە پێکاتوە، لەم بەشە پێکاتوە، لەم بەشە پێکاتوە و لەم بەشە پێکاتوە. دەفتەرێکی تێبینی، سێتێکی جوانی جۆرناڵینگ، دەستەیەک تێپی ڕەنگاوڕەنگ بۆ ڕازانەوەی دەفتەرەکانتان یانیش بۆ جۆرناڵینگ، کوپێکی جوانی کچانە، پاشان ژێر کوپێک، دەفتەرێکی نیۆنی کچانە، پاشان بژمێرێکی خنجیلانە، ستاندێکی پلانەر، دەستەیەک کلێنگ سیتەڕ، چەند بوکمارکێکی جوان بۆ بینی کتێب و دەفتەرەکانتان، ستانلیەکی جوانی فەمەیی، ئاوێنەیەکی جوانی نازدار بەسەر مێزەکانتان، چەند ستیکرێکی گەڕانەوە بۆ قوتابخانە، وتەی هەندەرانە، کچانی باڵاپۆش، هەلۆکیتی، کوردستانی جوانمان لەگەڵ ستیکرێکی جوانی تایبەتی کچانە، پاشان لیدێکی جوانی نازداری پەمەیی، پاشان کلیپس ئەگەر نازان چۆن بەکارێت لە ڤیدیۆکانی ئایندە پەتانەڵێن، پاشان کاتژمێرێکی جوانی دەستی، پاشان ئەم ستیکەرانە کە ئەتوانن بەکاری بێنن بۆ ڕازانەوەی دەفتەرەکانتان یانیش بۆ جۆرناڵینگ، هەم گۆزە هەم لیت، پاشان لیدێکی زۆر جوان بۆ ڕازانەوەی ژوورەکانتان، ئەوەش لیدەکەمان، پاشان ئەم چەلە پەڵە هەورانە. اینجا چیمان بچووە؟ ستاندێکی کلێنکس و چیتر مۆبایل کە ئەتوانن لێرەوە سێری فیلمی دڵخوازی خۆتان بکەن. هەروەها ئەم بە شەشی بۆ کلێنس، پاشان مەدالیایەکی کامێرایی لیدی زۆر جوان، هەروەها ستیکەرێکی جوانی بریسکە بۆ کتێب و دەفتەرەکانتان، سێتێک هایلایتەری بریسکە بۆ دیاریکردنی بابەتە گرنگەکان. بۆ زانینی نرخی هەرێک لە کاڵەکان ئەتوانن سەردانی وەبسایتەکەمان بکەن یانیش جوێنی گروپەکەمان بە لە تەلەگرام بە ناوی کامپڵ ستیشنەری.